سێهەمین فستیڤاڵی ئاشتی و برایەتی لە شاری کەرکووک دەستی پێکرد کە تێیدا چەندین چالاکی جۆرە و جۆری لە خۆگرت کانەتەوە جیاوازەکان ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لەم فستیڤاڵەدا و فستیڤاڵەکە با بڵین گشتگیر بوو کۆمەڵێک بابەتی تایبەتی لە خۆگرت بوو چەندین پێشانگای با بڵین کاری دەست و هەروەها پێشانگای شێوەکاری و چەند بابەتێکی تریشی لە خۆ دەگرت. سنتەری ڕۆشنبیری کەرکووک دەرگای هونەری بۆ سێمین فستیڤاڵی ئاشتی و برایەتی کردەوە کە بە چاودێری وەزیری ڕۆشنبیری حکوومەتی عێراق فستیڤاڵەکە بەڕێوەچوو. لە فستیڤاڵەکەدا نمایشی شانۆیی و گۆرانی و هەڵپەرچەی نەتەوە و پێکاتە جیاوازەکانی کەرکووک نمایش کرا. ئێمە لە ڕوانگەی ئەوەی کە زیندووکردنەوە یا بە زیندوو ڕاگررتنی کەلتور بە بنەمایەکی ئێساسی دانین بۆ ئاشتی و پێکەوە ژیان لە نێوان نەتەوەکانە. هەروەها زیندووکردنەوە و زیندوو ڕاگررتنی کەلتور خۆی زیندوو ڕاگررتنی هەر میلەتێکە لە پاڵ ململانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتەکانە ململانی کەلتوری شەیە لە سەرتاسەری جیهانە. ئێمە بۆی لەو ململانیە سەرکەوتوبی لەو ململانیە ناسنەمەی نەتەوەی خۆمان لەدەست نەدەینەوە نەتەوەی خۆمان نەتوێتەوە لە نێو کەلتورە جیهانیەکانە. پێویستیمان بەوەیە کە بە بەردەوام ئەم جۆرە کار و چالاکیانە ئەنجام بدەین بۆ ئەوەی کەلتورەکانی خۆمان کەلتورە جیاوازەکانی خۆمان بە مادی و غێر مادیەوە نمایش بکەین بە جیهانی دەرەوەی بناسیێنین بە نەوەکانی داهاتووی بناسیێنین. بۆیە ئەمڕۆ دوێنێ لە فستیڤاڵی سێمین ئاشتی برایەتیدا کە بە چاودێری وەزیری ڕۆشنبیری حکوومەتی عێراقی فدرال لە کەرکووک ڕێکخراوە ڕێکمان خست. فستیڤاڵەکە دوێنێ دەستی پێکرد 6 تیپی هونەری لە 6 پارێزگای عێراق کە میوانی کەرکووک بوون و کارەکانی خۆیان پێشکەش کرد بریتی بوون لە بەسڕا و بەغدا دۆک و هەولێر و سلێمانی و کەرکووک. ئەم ڕۆژ دووەم ڕۆژی فستیڤاڵەکەیە کە کۆمەڵی پێشەنگا لە خۆگرێ پێشەنگای کتێبە و پێشەنگای شێوەکاریە و پێشەنگای کاری دەستیە و پێشەنگای خۆشنووسیە و ژمارەی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیش بە سوپاس و خۆشحاڵیەوە بەشدارن. هونەرمەندانی کەرکووک هونەرمەندانی شارەکانی ترکە بەشدارە بن لە فستیڤاڵێکی وهادا بە کارەکانیان بە خۆیان ناساندنی تەماشاکەرانە بە کولتوری کۆنی گەلوونەتەوە. بۆیە ئەمە کارێکی زۆر گرنگە پێویستە زۆرترین خەڵک بەشدار بێت سەردانی ئەم شوێنانە بکات مەرج نییە بکڕێ. ئەوەیشی ئەکڕێەوە دیارە لە ئەوەیە کە شتەکانی زیاد بەدەڵا ئەیکڕێ. بۆ نمونە لێرە لە کاری دەستی شتی 50 ساڵ 100 ساڵ پێش ئێستا نمایشەکرێکە باو بووە ناو خەڵکە پێداویستی خەڵک بووە. سێمین فستیڤاڵی ئاشتی و برایەتی ماوەی 2 ڕۆژی خایاند. کار و چالاکی فستیڤاڵەکە دڵخۆشی لای هونەرمەندان دروست کرد. هەر لەو چوارچێوەشدا پێشانگایەکی کاری دەستی و شێوەکاری بۆ هونەرمەندان کرایەوە. کردنەوەی پێشانگایی لەم شێوانە زۆر گرنگە بۆ ئەوی هونەرمەندان بتوانن کارە هونەرەکانی خۆیان نمایش بکەن و پاشان فستیڤاڵی ئاشتی و برایەتی لە شاری کەرکووک لە کۆمەڵی بابەتی هەمە چەشن پێکات بوو هەم لە بەشداریکردنی کۆمەڵی تیپی ملی کە لە شارەکانی کوردستان و لە شارەکانی عێراقا هات بوو هەم توانی جۆش و خورشێک بە کەرکووک بدا بۆ ئەوی خەڵک لە ماڵەکانی خۆی دەرچێت و بەشداری چالاکی لەم شێوەیە بکە. بۆیە چالاکی لەم شێوانە گرینگە زیاتر بێت لە کەرکووک و بتوانرێت بە شێوەیەکی جیاوازتر چالاکی بکرێەوە تا هونەرمەندانی تەنیا کەرکووک نەبێت بتوانێت هونەرمەندانی شارەکانی تری کوردستان و عێراقش بەشداری بکەن. چکە گرینگە کەرکووک پەیوەندی لە نێوان عێراق و لە نێوان کوردستانە دروست بکات بە تایبەتی لە بەسڕە و لە جنوبەوە بتوانرێت هونەرمەندانی ئەو شارانە لێرە میوانداری بکە بۆ ئەوەی خەڵک ئاشنای هونەر و ئەدەبیاتی ئەو ناوچەیە بێت. بەڕاستی ئەگەر ئەم چالاکیانە لە شارەکانی تر جارێک گرنگ بێ لێرە دووجار لەبەرەوەی کەرکووک شارێکە شاری پرەنەتەوەیە ئەمە هەلانی کەم هەموو نەتەوەکانە لێرە کۆ دەکاتە هونەر هەموو ئەو فستیڤاڵانی کە دەکرێت و پێشەنگانی کە دەکرێت لێرە جوانی فستیڤاڵ و هەموو ئەو چالاکیانە لەوەدایە کە لێرە هەموو نەتەوەکانە لێرە دەبینی
بە یەک ڕنگ بە یەک دەنگ هەمووی هاوبەشن لەگەڵەوەشە اینجا بینەر کە دێت ئەوە دەبینێت بەڕاستی هەستەکە کە شارەکەی کە بەرهەمی تایە کە داهێنانی تایە هەر لە کۆنەوە کە کەرکووک بەوە ناسراوە کە زۆربەی ئەو هونەرمەندانەی کە ئێستا کە ناسراون وەک کاک مەدحەت وەک کاک بڵێن هەموو ئەو هونەرمەندانەی کە ئێستا کە لە جیهانن بوونەتە لەم شارەوە سەریان هەڵداوە لەم شارەدا پێشەنگایان کردوێتەوە و خەڵکی کەرکووکیش ئێمە لە کۆنیش نەک لە کەرکووک لە شارەکان تریش لە سلێمانی لە هەولێر دەکرایەوە کە دەچوونە ئەو شارانە ئێستا بەڕاستی ئەمە جێی دەستخۆشیەوە جێی دڵخۆشیە بۆ هەموو کەرکووچەکان ئەمە زۆر گرنگە کە هیوادارین کە بەردەوام بێ و بەردەوام ئەم چالاکیانە بکرێتەوە و بۆ ئەوەی خەڵکەکە بینەر و خەڵکی کە کەرکووک لەبەرەوەی زیاتر ئاشنا بن بە هونەرمەندان بە ئەمانجی گرنگیدان بە دابوونەری تەجاوازەکانی نەتەوە پێکاتە جیاجیەکانی کەرکووک وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی عێراق پلانی داناوە لەم ساڵدا 3 فێستیڤاڵی جیال لە کەرکووک ئەنجام بدات کە هونەرمەندانی نەتەوە جیاجیەکانی شارەکە ڕۆڵی تێدا دەبینن.